بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لەسەر بێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام. ئەم کات و گشتاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستداین لە بەرنامەی باس و خواست، هۆکارەکانی زیادبوونی ڕزق یاخود ماڵ و سامان. ئەمە تەوەرەی بەرنامەی ئەمڕۆمانە کە لەگەڵ میوانەکەمان تاوتوێ دەکەین. بێگومان خەڵکێکی زۆر کە لی دەپرسی دەڵە بەرەکەت نەماوە لە ڕزقدا، خوای گەورە دەرگای بەرەکەتەکانی داخستووە، ڕوو لە هەر کار و کاسبیەت دەکەی بەدەستەوە نایەیان ئەگەر بەدەستیشەوە دێت بەرەکەتی تێدانە. ئەمڕۆ دەمانەوێت ئێمە قسە لەسەرەوە بکەین، ئایا هۆکارەکانی زیادبوون و بەرەکەت لە ڕزق و ڕۆزیدا لە ماڵ و ساماندا چییە؟ بێگومان خوای پەروەردگار لە چەندین شوێن لە قورئانی پیرۆزدا باسی زیادبوونی ڕزق دەکا. خوای گەورە لە شوێنێک لە ئاەتێک لە ئاەتە پیرۆزەکانی خۆیدا دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. بێگومان مرۆڤ زۆر جار کار و کاسبی دەست ناکەوێ، دەرگاکانی زەوی بەڕوویدا دادەخرێ. ئایا ئەمە پرسیارێکمانە لە میوانە بەڕێزەکەمان، دەکرێت ئێمە لە ڕێگای پارێزکاریەوە، لە ڕێگای نشکاندنی سنوورە قەدەغەکانی خودداوە، لە ڕێگای فەرمانبەرداری خودداوە ئێمە دەرگاکان بەڕووی خۆماندا بکەینەوە، بەرەکەتی ڕزق و ڕۆزی بەسەر خۆماندا بکەینەوە. لە پرسیارێکی ترماندا دەپرسین لە میوانە بەڕێزەکەمان، خوای گەورە لە یەکەم ساتدا کە ئێمە دەچینە، یعنی مرۆڤەکان دەچنە ڕەحەمی دایکیانەوە، لە پشتی باوشیانەوە بۆ ڕەحەمی دایکیان، خوای پەروەردگار چەند شتێکی لەسەر دیاری کردوون یان بۆ دیاری کردوون. یەکێک لەوانە ڕزق و ڕۆزیەکەیەتی. ئایا دەشێت ڕزق و ڕۆزی لە کاتێکدا خوای گەورە دیاری کردووە زیاد بکات و کەم کات؟ من نامەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم، دەچینە لا میوانە بەڕێزەکەمان بەڕێز مامۆستا محەممەد باموچی. مامۆستا زۆر بەخێر بێ و سوپاس بۆ تۆ. خوای گەورە پاداشتان باتەوە، منش زۆر سوپاستان دەکەم بۆم دەرفەت. مامۆستا ئێمە دەمانوێت لێرە باس لەوە بکەین، وەکو سەرەتا ئاماژەم پێکرد، خەڵکێکی زۆر واوەی لایەتی بەدەزەوەی کە دەڵێ ڕزق و ڕۆزی بەرەکەتی تێدا نەماوە، یان بەرەکەت نەماوە، یان هەر کارێ دەستی بۆ دەبەی وەکو پێویست، وەکەوەی بەرنامەت بۆ داڕشتووە نایە بەدەستەوە، بەرەکەتەکانی ژیراونەتەوە. با سەرەتا بزانین جارێ ڕزق و ڕۆزی چییە، دوجار دەچین ناو تەفاسیلی بابەتەکانی ترەوە. بسم الله الرحمن الرحیم. طبعا رزق لە پێناسەی قورئان و پێناسەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها بە شتی مادی ناوتێ ڕزق، بێگومان، بەڵکو هەر شتێک کە خوای گەورە بە ئینسانی ئەدا، لە ئیمان، لە عەمەلی صالح و موفەقی بۆ عەمەلی صالح، لە هاوسەری باش، لە مناڵی باش، لە دراوسێ و دەوروبەرێکی باش، لە ئەمن و ئاسایش لە وڵاتە، ئەمانە هەمووی ڕزقن. چونکە هەر شتێک ئینسان ژیانی ئینسان خۆشکە، ئیسراحەت و بەختەوەری بۆ ئینسان فەراهەم بێنێ، ئەوە ڕزقە. جا ڕزقەکە بەشێکیان مادین، بێگومان بەشێکیان غێرە مادین، ینی معنەوین، شتی ئەخلاقین، شتی ئیمانی و ڕۆحی و ئەوانن. لەبەرەوە پێناسەی ڕزق ئەوەیە کەواکو هەر شتێ، هەر بەهرەیە کە خوای گەورە لەم دنیا بیداتە ئینسانەکان و ئینسانەکان پێویستیان بێ بۆ دنیایان و بۆ ئاخیرەتیان، ئەوە ڕزقە. لەبەر ئەوەش ڕزق زۆر گرنگە، لە قورئانە زۆر بایەخی پێدراوە. بێگومان لە قورئانە من سێرم کرد، سەریعێک ئاەتەکانم وەکو بڵێن کرد، سێرەکەم لە 123 ئاەتە باسی ڕزقات و 123 ئاەت. لەم 123 ئاەتە 6 ئاەتیان نەبێ کە یا لای ئینسانەکان یا لای پەرستراوە غەیر ناحەقەکان کە خەڵک ئەیپەرسن، جگە لە 6 ئاەتیان لە هەموو ئاەتەکانی تا ڕزقەکە دراوەتە پاڵخوا. ئەوانش بۆ یینە، ینی بۆ شێوەیەک لە شێوەکان تێگەیاندنە، ینی ئەوانە ئێوەی پەرسن، ئایا ئەو شتانە ئێوەی پەرسن ئەتوان ڕستان بن؟ دێگومان تەبعەن ناتوان. زۆرجانە، ینی مرۆڤ تەنها وەسیلەیەکە و خوای پەروەردگار یا مەسا باسی ڕزقاڵێ لەو ڕزقەی کە خوای گەورە ئێوەی کردووەتە وەکیلتیایە، ینی خاوەنی ئەسیل نین، وەکیلن. لەبەرەوە ڕزق بە هەندێک کەس وا تێنەگا کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە تەنها کۆمەڵێک پەیامی ڕۆحی و ئیمانی و معنەوی پێ و علاقەی بە دنیا و ژیانی دنیای مرۆڤەکانەوە نییە. ئەوە زۆر هەڵەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
کە دەچێتە مەدینە و هیجرەتەکە صلی الله عليه وسلم کۆمەڵە شتەکە ئەو شتانی تر زۆر باسەکرێ لە دروستکردنی مزگەوت و برایەتی مهاجر و ئەنسار و وەسیقەی مەدینە لەگەڵ ئەترافەکان ئانووسێ بەڵام شتێکی تری زۆر گرنگی کردووە کە کەم باسی لێکرێژەوەیە بازاری جوولەکە و کڕین و فرۆشتن بازاری مەدینە بەدەست جوولەکەەوە بوو پێغەمبەری خوا لەبەر ئەو بازارە صلی الله عليه وسلم زۆر شتی حرام و نامەشروعی تیا بوو ڕۆژ شوێنێکی تری لە مەدینە دیاری کرد بۆ مسلمان فەرمی ئەیرە بازاڕی ئەوەی ناو بەناویش خۆی سەری لەو بازارەدا ئەڵێ زۆری پێ نەچوو ئیتر کڕین و فرۆشتن و بازار هەموو کەوتە ئەو شوێنەوە کە پێغەمبەری خوا دیاری کرد چکە زۆربەی دانیشتوانی خەڵکی مەدینە مسلمان بوو لەبەرەوە کە بڕیارەکەی پێغەمبەر وا بوو ئەمە بازار ئێوە بێن لێرە کڕین و فرۆشتن بکەن بازارەکە کەوتەوە و معاملە و کاروباری دنیایی و کڕین و فرۆشتن ڕۆشتە ئەو شوێنەکە پێغەمبەر دیاری معنای پێغەمبەری خوا چۆن مزگەوتێکی دروست کرد بۆ عیبادەت ئەو بازارێکیش دروست کرد بۆ کاروباری ژیانی مادی ڕۆژانەی خەڵک وە خۆشی ناو بەناو سەری لێدان بۆی ئەی بە کابرایە شتەکە جوان کێشە سوگمەی کێشە ڕۆژێکی تر دەستی کرد بە ناو گەنمی کابراایە کە تەبدیکاکە من نابێ من غەشە نافەلەی سەمینا بۆ من نایخیتە سەرۆمەی جوانەکەی خسووتە سەر و خراپەکەی کردوتە ژێرۆ ئاوە یعنی پێغەمبەری خوا هەمیشە سەرپەرشتیە کرد لەوەش زیاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆژت بەشێکی زۆر لە مهاجرین بێلانە و ماڵ و حاڵ و ژیان بوون هەندێکیان لە مزگەوتەمان و هەندێکیان لە ماڵی ئەنساریەکانەمان و بەڵام ساڵێک کەمتر لە ساڵێک دوو ساڵی پێ ناچێ ئەوان هەمویان ئەچنە ماڵی خۆیان و لەسەر ئەنساریەکان نامێن هەرێکە حاڵ و وەزع و ژیانی بە خۆی دابینەکە معنای پێغەمبەری خوا گرنگی بە دابینکردنی ژیانی خەڵک داوە نەکەرەوە لە نوێشکەن و ڕۆژوو بگرن و خوا گەورەی و پەک ناکەوێ زۆر چاکە مامۆستا ئاماژەمان بەوە کرد ینی خوای گەورە ڕزقی بۆ ئینسان دیاری کردووە بەڵام ئەوەی کە ئەو فەرمودەی کە باس لە دیاریکردنی ڕزقی ئینسان دەکات بیکەتوێ ڕزقیهی بێەوە بچیرە تەفاسیلاتی تری فەرمودەکەوە کاتێک خوای گەورە ڕزقی بۆ ئینسان دیاری کردووە ئەو ڕزقە مەقتوعە یان دەشێ زیاد و کەمکە لە حاڵی حیاتی ئینساندا عولەمایان یەک قسەنین بەس ئەوەی کواکو قسەی وەکو بڵێ هەڵبژاردە و پەسەند بێ لەو قەزیە ئەوەیە کە ڕزق مقدرە واتە دیاری کراوە بەڵام ئێمە نازانین تەبەن ئێمە بەنسبەت ئێمەوە غەیبە ئەوە لای خوا مەعلومە دیاریکردنەکە چەنە و چۆنە بەڵام ئێمە چەندی دەست دەخەین یا هەوڵ چەندی هەوڵ بۆ دەدەیان بەڵام ئەوەی کە لە هەندێک ئایەت و لە هەندێک حەدیث هاتووە باسی زیادبوون و زۆربوونی ڕزقەکە ئەو عولەما بەمە تەفسیریان کردو ئەڵێن ئەو ڕزقە بەرەکەتی ئەکەوێتێ بەرەکەتی تی ئەکەوێ پیرۆزە بێ لەبەر دەرد و بەڵاوان بۆ نمونە کابرایەک دەفتەرێک پارەی دەسەکەوێت لە مانیەکە بەس ئەم دەفتەرە نەخۆشیێنێکی بۆ پێش دێ دەفتەر و نیوە سەرفەکە ئەم معناوە ئەم ڕزقە هیچ نەبوو ئەم قەرزار بوو لەسەری جوانە بەڵام کابرایەکی تر 500,000 دەسەکەوێت لە مانیەکە تووشی هیچ شتێک نابێ مەسرفکە غەیری مەسرفی ڕۆژانەی ئاسایی هینی نەخۆشی نەحەوادیس نەشتێ ئێمە بەرەکەتە ئەمە کە ئەم پیاوەی دووهەمیان هیچ حادیسەیەکی نەخوازراوی بۆ نەهاتە پێشەوە پارێکی تیا خەرج و سەرفکە معنای 500 دیناری بۆ مایەوە بۆ ئەو مانگە بە ژیانی ئاسایی و شتە ئاسایەکانی ژیانی سەرفیکە بەڵام کابرای کە دەفتەرێکیشی دەستکەوت بوو دوای دەفتەر و نیوێکی خەرج کرد لە حادیسەیەکە کە شتێکی غیر ئاسایی و غیر متوقع بوو معناوە ئەو هیچ بەرەکەتی تیانە بۆ ڕزقەکەی کەواتە ئەوە ڕزقە وەکو بەڕێزت باسی دەکەی کاتێک تۆ ئەمن و ئاساییشت نییە دەبێ بۆ خۆت هەوڵی دابینکردنی ئەمن و ئاسایش بێ ئێخۆ دابینکردنی ئەمن و ئاسایشی تێچوونی هەیە تەواو وایە ئەگەر تۆ دایسە بازارێکی بڵێن بازارێک لە شارێکە شەو دز و جەردە بچنە سەری و دوکانەکان ببڕن ئەبێ ئەو ساحب دوکانانە حەرز بگرن یەک مەجموعە حەرز بگرن ماگانیان بنی ئی باش ئەگەر ئەمن و ئاسایش ببێ دەوڵەت ئەمە دابین بکە ئەمە ناکەوێتە سەر خەڵک جوانە ئەمە یەک دوو کەواتە ئەمە بەخۆی ڕستە بامە ڕستقە ئەگەر خەڵکەکە هەموو ژیانی باش بە مەسایەکێک لە ئەسبابی ڕسق زۆری ئەوەیە دەوڵەتەکە عادل بێ بە عەدالەت سەرۆت و سامان بەسەر خەڵکە تەوزیع کرێ برسێتی و فەقیری و هەژاری و جۆرە شتانە نەبێ ئەگەر تۆ هەموو دەر و دراوسێ و خزم و دەور و بەرەکەت هەمووی هەیبوو
تۆ ئەو کاتە ئیسفادە لەو پارەکەی کە هاتە بە ئیسراحەت و بە ئاسوودەی و بە دڵمرتاحی سەرفیەکەی خەرجەکەی بەڵام ئەگەر تۆ هەرچەند وەزعیشت باش بێت دراوسێکەکەت نان نەبێ بیخوا خزمەکەت براکەت ئیسفادە ناکەی لەوەینە ئیسفادە ناکەی لەو سەرۆت و سامانەکە پێکۆت ناوە یا بێ وجدان و ئیمانەکە چیت پێێنی ئەڵێ وا بکەی و کاتێبی بەشێکی سەرۆتەکە سەرفکەی لەوانە یا وا ناکەی کە پێچوانە ئیمان و عەقیدەکەت ئەجوڵیتەوە و کاتە ئینسانێکی وەکوڵێ ئەنانی و خودپەسەند و ئەوە لێ دەرچی هیچ بەکەڵکیش نایە مامۆستا کابرا سیارەیەکی هەیە ڕۆژانە ئیشکاری تایبەتی خۆی پێ دەکات لە ماڵەوە دێتە دەرەوە دەرو دراوسەکانی هەرکەس بیهوێ لەگەڵی بڕوا بۆ شوێنێک بۆ شارێک بۆ جێگایەک بۆ مەکانێک لەگەڵ خۆی فی سەبیلی لا ئەمانە دەگوازێتەوە یان شوکاریان بڕای دەکات نەخۆشییان هەبێ بۆیان دەگەێنێ بۆ نەخۆشخانە و هەموو ئەمانە سێ دەکەی لەو سەرەوە خی پەروەردگار ئەم پیاوە لە بەڵاو نەهامەتی ڕۆژگار و لە دەعم و لە کۆمەڵی گرفتاری دەپارێزێ ئەمەش بەبارەشی تر ئەمە بۆ خۆی ڕسق نیە خی پەروەردگار بۆ تۆی دەنێ ئێمە باسی یەکەی نەگەر مەجابێتێک لە ئەسبابی ڕسق دوعاە دوعاکردنە ینی خەڵک ئیبراهیم کە ئەو بەیتە دروستەکە ئەڵێ خۆیان ڕسقی خەڵکەکەی بە جوانە پێغەمەری خوا هەموو بەیانێک هەڵەسا خێزانی گێرەت و حەفسەی خێزانی فەرمی ئەیوت خوایە یەکێک لە وشەکان کە ئیوت خوایە ڕسقمان بی ڕسقی حەڵالمان بی پەنایەگر بەخوا هەموو شەوێ لە فەقیری معنوەیە ڕسق دوعایەکێکە لە ئەسبابی بەدەستێنانی ڕسق ئێتۆ ئەگەر فەقیری هەژارێ داماوێک هاوکاریەکەی مشکلەیەکی بۆ حەلەکەی دەعمێکی مادیەکەی 250 دیناری دەیتی ئەو دوعات بۆ ئەکا بەڵێ هیچ دەبێت دڵی خۆشەکە ئەو دوعای ئەو بۆتەکە لەوانەیە زۆر یەک نمونەت بۆ بێر من لە کتێبێکا خوێن ماڵێ کابراایەک تووشی سەرەتان بوو چوو بوو بۆ یا بەریتانیا وڵاتێکی ئەوروپی لێ وتبوویان بۆ چارەسەر نەخۆشەکەت ئاوایە ئەخیر دەرەجە خراپی یەک حەلەیە عملیاتێک بۆ بکەن ئەوش ڕێژەکەی ینی نیسبەی نەجاحی لە 120 ئیتر ئارزوی خۆتەیکی آخر هەوڵ ئەمە ئەو شتێکی باشە با بچمە وەسیەت و نەسیەت بکەم لە وڵاتی خۆمان و دێمە عملیاتەکە یەکەم چی بکەم ئەڵێ کە هاتەوە ڕۆژە پێشەوە دوو ڕۆژ پێشەوە بڕاتەوە ڕۆژ بە بازار ئەگەڕاوتی خوا باسێرێکی بازار و خەڵکو و دۆست و شتەکە بکەم نەوەکوی تر لەو سەرەوە فەقیرە ئەلە چوومە دوکانێک زۆر حەزم لە دوکانی قەسابێک گۆشتێکی جوانی هەبوو وتم چەند کیلۆیە گۆشتم کڕی زۆر کابرا دەوڵەمەند وەزعی باش بووە تی سێرەکەم پیرەژنێک لەوێ هەر ئاوا تۆزێ لەبەر خۆی قسەکە و کابرا پەلەمەکە جارێ پەلەمەکە وتی وتمە کابراوە چیاڵێ وتی ئەوە ژنێکی فەقیرە بەعزێ مناڵی هەتیوی هەیە لێرە ئەبێ ئاوا من هەندێک ئێسقانشت کە تۆزێ گۆشتەکەی لێ ئەفرۆشم ئێسقانەکەی ئەمێنێتەوە ئەیدەم بەوەی با مناڵشتیان هێروا بۆ یەکات لەناو ئاوشتا بۆیان ئەقوڵێنێ و بۆی تۆزێ تامی شتێ با و بەعزێ مناڵی هەتیوێ بۆ ئینیانەکە ئەلە منشتم دەتۆ ئیسە کیلۆیە گۆشتی نەرمەی بەرێ تا نەزانم چەند مایەکیش پارەمای هەر ڕۆژێمە هاوتۆ کیلۆیە گۆشتی بەرێ لەسەر حسابی من ئەلی ترژنەکەش گوێی بەم قسە شتەی منەوە بۆ ئافرەتەکە پیرەژنەکە دەستی بەرز کردو زۆر بە کوڵ دوعای زۆری بۆ کردم بەخوا پورە من نەخۆشێکی ئاوام هەیە و دوعایەکم بۆ بکە بەڵکو خوای گەورە دوعاکەت گیراکە هەلی ترش زۆر بە کوڵ دوعای بۆ کردم خوا شیفای بە تر زۆر دڵم پێ خۆش بوو ڕۆشتم من ڕۆشتمەوە چوون بۆ وڵاتەکە بۆ دکتۆرەکەی خۆم هەمتر جارێکی تر بێ فەحسوشتم بۆ بکەن و پێش عەمەلیات کە فەحسوشتی بۆ کردمتی تۆ عیلاجوشتو کردووە لە وڵاتی خۆ وتم ناوەڵڵا تۆ چاک بوویتە تۆ مەڵای هیچم ناکردو حبێکیشم نەخوارد سەری وڵاتێکی خوارەدا و گەڕاومەتەوە هەر چوم هەندێک خەڵک و دۆستوشتم بینی و بەعزێ وەسیەت و نەسیەتم کرد و هاتمەوە وتی هەر هیچ نەکردو وەڵای هیچم نەکرد بەس ئەم حادیسەم بۆ گێڕایەوە حادیسی ئەو ئافرەت تێویش مەسیحی بوو دینی هەبوو تی دا ئەوەیە تەئکید دوعای ئەو ئافرەتە گیرا بووە وەڵای فەحسەکەی چیە یەک دوو جار فەحسەکەی دووبارە کردو نەوەکو ینی گومانی بێ لە فەحس و نەتیجە شتەکە سێرەکە هەر فعلەن چاک بووە بەڵێ لەبەرەوە ینی دوعایەکێکە لە ئەسبابی ڕست ئیسا و کابراکە چاک بووە و هەر لە مەسلا مردن لەوانەیە 10 ساڵ مردنی دواکەوت بێ نەگە ڕزق بەڵێ خی گەورە وکو مامۆستا ئاەتەکەم لە پێشدا خوێندەوە ومن یتق الله یجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب زۆر جارن مامۆستایان لەسەر مینبەرەکانەوە لە میدیاکانەوە باسی ئەم ئاەتە دەکەن ئەم ئاەتەیەکێکە لەو سەرچاوانەی کە زۆر پشتی پێدەبەسترێ بۆی کە وەکو بەڵگە دەیەنەوە لەسەر ڕزق لەلایەن خودای گەورە لە بەرەنجامی عیبادەتی خوای گەورە لە ئەنجامی تەقوای خوای گەورە لە ئەنجامی پارێزکاری و لە ئەنجامی فەرمانبەرداری خوای گەورە نەشکاندنی سنوورە قەدەغەکانی خوا
ئەم ئاەتە لە سوورەتی نوحایە عفو لە سوورەتی بە هەر حاڵ بڵێ تەلاقایە عفو نوح لە سوورەتی تەلاقایە ئەم ئاەتە کە باسی جیابوونەی ئافرەت و پیاوەکە لە یەک و جیاب بنەوانە فەرمێ ومن يتق الله ینی پیاوەکە زوڵم لە ئافرەتەکە نەکا گەر بە ڕێک و پێک لێ جیابێت و یا گەرەژین بە یەک ڕێک و پێک بژین زۆر کەس دەوا ئەترسێ لە حاڵەتی جیابوونە بەتایەتی ئافرەتەکە گەر کەس و دەروشتی نەبێ لەوانەیە گەر جیابێت و لەو پیاوە چۆن بژی چۆن ژیان بەسەر بەرێ خی گەورە فەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا هەر کەسێ تەقوای خوا بکا و پارێزکار بێ و پابەند بێ بە شەرعی خواوە خوا لە هەموو تنگانەیەکە دەروی لێکاتەوە ويرزقه من حيث لا يحتسب لە جێگە و ڕێگە و شوێنێک و بە شێوازێک ڕزقی شێدا ئەو بەتەمەنێنی ئافرەتی لەوانەیە بووکو پیاوێک نییە بە زۆری مەسا بچە ئیش و کارێ بکا و هەموو شتێکی پێ بکرێ وەکو پیاو بەڵام خی گەورە لەوانەیە دەروی لێ بکاتەوە لەوانەیە ئافرەتی وایە تەلاق بدرێ دوای شوو بکە بە پێ زۆر لە پیاوەکەی پێشووی باشتر بێ لەوانەیە ئافرەتی تەلاق بدرێ زۆر دەردی سەری و مەشاکیلی بۆ لەگەڵ مێردەکەیت ئەوانەیە هیچی نەبێت دواتر یا هەر ئەوانش نەبێ لەوانەیە خوا لە شوێنێک و دەروی لێ بکات و زۆر عیلاجێکی گەورەی بۆ بکە بەڵام ئاەتەکە و عولەمای ئوسوڵە فەرمن ومن يتق الله يجعل له يرزق من حيث لا يحتسب معنای عمومی هەیە يعني تایبەت نییە بەو حاڵەتەوە لەو مەوریدا ئاەتەکە هاتووە چونکە من کەداتی منی مەوسولەیە لە ئەلفاظی عمومە لە ئەلفاظی عمومە بۆ گشتی بەکاردێ معناکەی هەر کەسێ تەقوا بکە خی گەورە ڕزقیەدا بە شێوازێک کەواکو شێوازی ئاسایی نییە هەر لە ینی حسابی بۆ نەکرد ینی بەتەماینە بۆ نمونە من بیستم جان لەو ساڵە گرانیانە کە خەڵک تر ینی پارەی ئاردەکەشی نەبوو پیاوی ئازا و ئیشکرد نێتوانی پارەی ئاردەکە دەربێنێ ئایلێک لەم منتیقی شارە زورە هەر ئافرەت بوون باوکوشتیان نەبووە چون کرێکاریان کردو لەو دەرو دەشتە پاچە کۆڵیان کردو بۆ کابرایە یەکیان ئاوە پاچی لیاوە دوای تۆسێ پاچەکە سێرەکە ئاوە شتێکی ڕق دیاردەی دیدی سێرەکەن دوای پارەی دەوڵەتی ساسانی بوو وەڵا حاصل مەجموعەیەکی باشیان دۆزیوەتەوە و دوای هێنایان تۆی ئەو ساڵە گرانیانیان پێین کردووە پێ تێپەڕاندووە و پێ گوزەراندووە ها چوە لەو دەرودەشتە بەو بەرخۆرە و کرێکاری کردو پاچە کۆڵی کردووە کە خۆ ئەوێ ڕزقی بە ئافرەتێکی بێدەرەتانی فەقیری بێباوک خۆ ئاوا ڕزقیەتە مەحویش لە یەکێک لە شیعرەکانیدا بزەبت دەقی شیعرەکەم لەبەر نییە بەڵام باسی وەداگەر خی گەورە بیدا لە خەتێکی چێڵاندا ڕزقی ئینسانێک دەدا و شتێک دەدۆزێتەوە لە قەرزداری و لە گرانی و لە فەقیری خی گەورە نەجاتی دەدا قوتاڵم کابراایك بووە ئیشی نەتوانێت شعرەکە من شەرحەکەی خوێندت واڵێ پیاک بۆ زۆر ئیشینی لێ ناتۆ جووتوش دەوە حەسەر وار چۆنی بۆ بە تەمەڵی چوە کردوێتی هەر لە یەکەم هێڵیا دابیدا لە هێڵێکی دەدا لە یەکەم هێڵە تووشەوە هاتووە لەبەرەوە ئێمە بەوەنەی من سەرنجمدا ئەسبابی زیادبوونی ڕزق بەم لەم سێهۆ کارە سەرەکیا خۆیەگرێتەوە کە هەمووی دوای مفردە و ئەکوڵێ شتی لە ژێرایە بەڵێ یەکەم عیبادەتی خوا و پابەندبوون بە دینەوە بەڵێ دووهەم گوناه نەکردن و دەسەڵگرتن لە تاوان و نەکردنی تاوانەکان سێم کۆمەڵ ئەسبابی دنیایی و مادی هەیە بگریتە بەر چۆنە ئەسباب کە بۆ ئیش و کار و ئیتر فەلاحەتە دوکانداریە وەزیفەیە هەر شتێکە ئەسباب بە مادی دنیایەکان بەڕێگە مەشروع و دوور لە حرامی بیان گریتە بەر ئەم سێ هۆکارە هۆکاریەوەن هەم ڕزق پیا بێ هەم ڕزق بەرەکەتی هەبێ سیادیش ببێ لە سەردەمەی ئیمامی عومەردا وەزانم جەماعەتێک هاتبوون بۆ حەجکردن باس ئەوش دیارە لێ پرسین کوتیەوە چی دەکەن وتی وەڵا ئێمە تەوەکولمان لەسەر خوای گەورەی و هەموو خوای گەورە هەموو شتێکمان بۆ داوین دەکات ئیمامی عومەر پێی فەرموون ئێوە ڕاز ناکەن ئەگەر ڕاز بکەن تەوەکول ئەوەیە ئینسان خوای گەورە دروستی کردو بۆی دەبێت بجوڵێ و هەوڵ ئەگەر یەک دنکە گەنمی هەبێ دێخاتە زەوی بۆی خوای پەروەردگار بۆی بڕێنێ و بەرەکەتی تێبخا نەکەوەی تەوەکول ئەوە نییە تۆ بڵێ خوای گەورە لە ئاسمانە بۆم دەبارێنێ تەوەکولت بەخوا بێ کە خوای گەورە ڕزقت دەداتێ بەڵام خوای گەورە مرۆڤیشی وا دروست کردووە کە بجوڵێ کە حرەکەت کە وقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون دووشتت بۆ باسکەمیان لە قورآن هاتۆ قورآن کە باسی مەریەمەکە بەو شێوە خوای گەورە مناڵێکی داتی و حامیلە ئەبێ و دوای لە شارە چێتە دەرەوە لە بنی دارخورمای ئەکا لەوێ ئەچێ بۆی لێ مناڵەکەی ببێ خوای گەورە
ئەو ئافرەتە زەیسانە کە تازە مناڵی بووە ئاو خورمای بۆ فەراهەم ئەێنێ لەو کاتە کە وەختی خورمان نییە بەڵام فەرمێ وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا مفسرين فەرمووە وهزي يعني ئافرەتە کە تازە مناڵی بووە بنی ئەم دارخورما ڕاوەشێنێ بنکی دارخورمای بە پیاویش ڕناوەشێ نەخێر علەما فەرمون وەکومەی کورت ئەڵێ قرخەیەکیەوێ کۆکەیەکیەوێ ئەڵێ خۆخوای گەورە ئەم خورمای لە وەرزێکا بۆ فەراهەمهێنا کە وەرزینە و با لەسەر دەوریەک لەسەر زەمیلەیەک لە بەردەمیا بواە ئەڵێ نا بە دارەکەەوە بوو وتی تۆ بنی ئەم دارەت ڕاوەشێنە خۆرماکەت بەسەرا ئەبارێ بەسەراکەوێتە خوارەوە دەرهاتەوە بوو کە بجوڵێ ئەبێت جوڵەی تۆشی تیابی یعنی مشارەکەیکی تۆی تیابی ئەمە یەک لە حەدیثیشا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لو أنكم تتوكلون على الله حق توكله ئەگەر ئێوە بەو شێوەی شایستەی خوای پشت بەخوا بەسن لە مەسەلەی ڕزقا لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا هەر چۆنێ ڕزقی باڵندەیەکەدا کە بەیانی لە هێلانەکە چێتە دەرەوە بەسکی برسی و سکی بەتاڵە چێتە دەرەوە کە ئێوارە دێتەوە بەسکی تێر دێتەوە ئەم حەدیثە دوو شتی تایە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم تەوەکل لەسەر خوا بەستن زۆر گرنگە یعنی بێت تۆ بزانیشت بەدەست خوایەوە ئەسبابەکانش بگریت دەست خوا نەیوێ ناداتی دوو ئەبێ مباشرەی ئەسبابیش بکەیتۆش ئەو تەیرە خوا ڕزقی دا بەڵام بە دەرچوونی لە هێلانەکە بە گەڕان بە دوای دان و دانەوێڵە و ڕۆزەکەی خۆیان ئەبێت تۆش بڕۆی بگەڕێی ئەنج خوارستەدا بەڵام پشتیش بەخوا بەسی وەکو قارون نەڵێ ئینەما ئەوتیتو على علم عندي دوایەکە خوای گەورە بڵێن فەخەسەفنا به وبالتالي الأرض في قارون بەخۆی ئانازی وتی ئەم سەر و سامان هەمووی لە ئازایەتی خۆم و لە توانای خۆم و لە علمی خۆم ئەوانەوە بووە قەومەکەی پێیان ڕۆی بردە خوارەوە خوای گەورە بەناو زەویا بردێ خوارەوە اینجا بەسەراتێکم خوێندەوە ئیبراهیم کوڕی ئەدەم ئەڵێ لەگەڵ هاوڕێیەکە لە مزگەوت تاون هاوڕێکەوتی وەڵای من سەفەرەکەم بەچم بۆ کەسابەت و تیجارەت باش ئەمە بڵێن ئێوارە وای وت شەو وای وت نوێژی عیشا و بۆ سبەینی نیوەڕۆ لە مزگەوت بینیوتی ئەوە بەیانی زوو ئەڕۆ سبەینی نیوەڕۆ عەسر دیوە هەر لەوێ لە مزگەوتی کاکە چی بۆ خۆ تۆ وتی ئەڕۆم بۆ کەسابەت و تیجارەت و ئەو گەڕایت ئەوتی وەڵا ڕۆشتم تی گەڕام و شتێکی سێرم بینی گەڕام با بۆ بیگەڕمەوە تیادێ تی وەڵا کە ماوەیەک ڕۆشتم لە ڕێگە تەیرێک باڵندەیەکی کوێرم بینی لە شوێنێکا بوو زۆر سەرنجمدا باش ئەم تەیرە کوێرە چۆن خواردنی دەسەکەی چۆن پشتێ بخوا چۆن شتێ پەیاکە ئەڵێ هەر سەرنجمدا وەسام سێرەکەم هاوڕێیەکی باڵندەیەکی تری ساق هات شتی کرد بەدەمیوە هات جارێکی تر ئاوی کرد بەدەمی یعنی چەند جار لەو ماوەکەما من چەند جار دیم ئەو هاوڕێ ئەهات خواردن بەدەمیوە ئیتر وەڵام منش گەڕام وتم با خوای گەورە پەکی ئەم تەیرە کوێرە نەخا پەکی من چووە نەخا ڕزقی ئەمە بە هیمنیشەدا وەڵا ئیبراهیم شتی وەڵایی مامۆسامە لە تۆ ناوەشێتەوەتی بۆ وتی لە خۆت ڕازی بووی ببی بە کوێرەکە بیکەن بەدەم تو ئەی بۆ خۆ نەگەر بە ساقەکەیان یعنی تۆ پێغەمبەر فەرمووی اليد العليا خير من اليد السفلى ئەو دەسێ بەخشێ چاکتر لەوەی وەرەگرێ جوانە لەبەرەوەی ئینسانە بێ هەمیشە چالاکەکەیان بێ هەمیشەوەیان بێ کە نەفعی زیاترە خير الناس أنفعهم للناس ئەوە باشترە کە زۆرتر بتوانێت سوود بە خەڵک بگەێنێ ئەوێ دەڵێ پێم خۆشە من هەم بێ بۆ هیچ نەبێت داوا لە خزم و کەسەکەم نەکەم کە قەرزیان لێ احتیاج وانە من بتوانم هاوکاری کە سوکارەکەم بکەم مامۆستا هەر لەبارەی تەوەکول ئایا تەوەکول هەرەوەی تۆ بە قسە بڵێی تەوەکولم هەیە لەسەر خوددا یان تەوەکول دەبێ بابەتێکی چەسپی و ڕاسیخ بێ لە ناو دەرونی ئینسان لە ناو ئیمانی ئینسان لە ناو قەناعەتی ئینساندا کە خوای گەورە ئەوە ڕازقە و هەر ئەو دەینێرە و بەدەست ئەوە بەڵام دەبێت تۆ بجوڵی تەوەکول علەمای تەفسیر ئەوە معنایەکەن کە لەوێ باسی تەوەکولەکە ئەفەرمی ئەوەیە کە تۆ لە ڕازقیەتی خوا هیچ ڕێیە گومانت نەبێت کە خوای گەورە ڕازقە و هەرچی ئەو بیکا چاکە و ڕاستە و دروستە ئەو کاتە تۆ ئیتر خەمی ژیان و ڕزق نەبێ چونکە خوای گەورە فەرمێ وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين هەر شتێ بەم سەرزەویا بڕە ئینسان مرۆڤ ئاژەڵ مێرو ڕزق و ڕۆزەکەی خوا خسوێتە سەر خۆی کەفالەتی کردووە يعلم مستقرها ومستودعها ئەزانێ لەکوێ ئەژی
شوێنی ئیسیقرارەکەی ئەزانێ مستەودعەکەی دوو معناکراوە یا ئەوەی کە پێش لە دایکبوونی لە کوێ بووە لە هێل کەوسکی دایکی وانەیە یان دوا لە گۆڕوشتەکە چی بەسەر دێ كل ذلك في كتاب مبين أما هل لوح المحفوظ نووسرا وەکو حەدیسەکەی جەنابەت خوێندووە حەدیسێکی صحیحە لە ئەربعین نەوەویات کە ڕزقەکەی بۆ نووسراوە چوارشتی بۆ نووسی کە لەوانە ڕزقەکەی بۆ نووسراوە ئەمە تەوەکولە یعنی تۆ ئەو بکەی بەڵام لەگەڵ ئەمەشە وەکوتماوەتە ئەو دوو نمونە باسم کرد ئەبێت تۆ ئەخذ بە ئەسباب بکەی ئەسبابەکان باشەرە پێ بکەی یعنی پێغەمبەران هەرێکیان پیشەیەکیە بۆ یەکیان ئاسنگەر بۆ یەکیان دارتاژ بۆ یەکیان تاجیر بووە ها ئیشیان کردووە پێغەمبەری خوا شوانی کردووە ئەڵێ پێغەمبەری موسا شوانی کردووە ها ئەبێ تۆ ئیش بکەی بجوڵی نابێ عالە و باربی بەسەر خەڵکۆ خەڵک بە خێوکە کۆمەڵە کاتن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیەوە جاری پێشوو هاتن نەفرێکتان لەگەڵا بوو ئێستا لەگەڵتانانێ ئەوە چی بەسەرا و کوا لەکوێیە دیارە خەڵکی دەری مەدینە بوون یعنی وەکوڵێن هۆزێک عەشرەتێک بوون وتیان وڵای پێغەمبەر ئەوە تۆ ئەوە تۆزێ خۆی کردووە کوڵی گۆشەگیر کردو هەر خەریکی عیبادەت و دینداری و شتە فەرمووی ئەی چۆنە ژی بەچی ئەژی کە هەر خەریکی عیبادەتە وتیان وڵای پێغەمبەر ئێمە هەمومان یارمەتیە دەین فەرمووی هەمووتان لەو باشترن هەمووتان لەو باشترن چونکە ئەو تۆ نابێ بە بیانووی عیبادەت ببیتە بار بەسەر خەڵکو زۆرێ لە عولەمای ئەوە کە پێیان عولەمای تەزکیە و تەسەوف ئەفەرمون تەزکیە و تەسەوف ئەوەی تۆ بڕۆی پێشان نانەکە و پەیاکەی دوای وەرە عیبادەت کە جوانە بڕۆ کەسابەتەکە و بکە ئەنجا وەرە عیبادەت کە حتا ئیمامی غەزالی کە یەکێکە لە عولەمای گەورەی تەزکیە و تەسەوف لە ئیحیا علومدینە ئەفەرمێ باسی ئەو زیکر و دوعانەکە کە سونەتە ئینسان شەو و ڕۆژ و کات و مناسبەکان بیکە زۆر زۆرن کە پێغەمبەر فەرموویەتی و تاکیدی لێ کردووە صلی الله علیه وسلم دوای ئەفەرمێن ئەمانە من ئەڵێم ئەم هەموو زیکر و دوعا و شتە ئەمە بۆ یەکێ بێت تۆزێت دەست بەتاڵ بێ بیپەرژێ ژیانی باش بێ ژیانی بەڕێوە بچێ ئەمە بۆ عامەی خەڵک نییە زۆر ئینسافە ئەمە بۆ عامەی خەڵک نییە ئەمە بۆ کەسێکە یا دەوڵەمەندێکە کاتیە لە باتیوە بڕوا هەندێشتی مباح و گونا و شت کە بمانەوە خەریک بێ یا مناڵە گەنجێکە ماڵی باوکو شتی وەزعیان زۆر باشە پێویست بەوە ناکەم چێکرێ کاری بکەوە لەسەر دوکانێک بێ ها ئێبا بە قورئان لەبەرکردن و حەدیث لەبەرکردن و دوعا خوێندن و زیکری بەیانیان و ئێواران و مەسوورات و مەشغوڵ بێ جوانە بەڵێ بەڵام ناکرێت تۆ بە بیانوی ئەمانە عیبادەت نەکەی بەڵام حادیسەیەکی کەمانەیە هەر ڕووداوێکە لە خزمەت پێغەمبەر ڕوویداوە صلی الله علیه وسلم کابرایەک دێتە خزمەتی برایەکی هەیە براکەی هاتوچۆی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەم برای تری ئیش و کەسابەتەکە خەریکی ئیش و کەسابەتوانێ ئەڵێ پێغەمبەر خوا برایەمە هیچ ناکاریە بۆ لای جەناب دووسەر لە جەناب تا و ئەوانە لەو چێر خەڵکی مەدینە بە یان نزیکی مەدینەی پێغەمبەر خوا فەرمێ دەی لەوانەیە تۆ بەهۆی ئەوە خوا ڕزق بە ئەمەیان هاتووە عیلم فێر بێ ئەها فەرقەکەیان ئەوەی لەگەڵ ئەوەی پێشوە ئەویان عیبادەت کە هەر ئیسفادەی بۆ خۆی هەیە بەس ئەمەیان هاتووە لە هاتوچۆی پێغەمبەر کە عیلم طالیبی عیلمە ئەمە عیلم و زانست فێرە بێ دوایە کە ئیسفادەی بۆ خەڵک هەیە ئەها فەرقەکەیان ئەوەیە وە لە فەرمودەیەکی شای پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم يوم من إمام عادل خير من مطر 40 يوما للرواية فهمي من عبادة 60 يوما يقرش حاكم باشا وقوري ولاتي بعدالة حكم بكا ولاتك بري وبري لعبادتي شل روش قورته يا لباراني شل روش باران باري لكاتكي قراني وقاتو قريا خير ترى بو أم روش عدالة حاكمك ستەم ناهێڵێ خۆشی بۆ وڵاتەکە بەرهەمێنێ بەڵام عیبادەتەکە ئیسفادەی بۆ شخصەکە خۆی هەیە خۆمەوە ناگەێنێ عیبادەت کەم لە شەنی عیبادەت کەم کاتۆ بەڵام عیبادەت خێر و چاکەکەی کورت هەڵهاتووە لە خاوەنەکە لە ئیسلامدا ینی گشتی هەمیشە گەورەتر لە درێ بەسەر تایبەتیە لەسەر تایبەتی تایبەتی تۆ توانی بۆ خۆت چاکەی بکەی بەڵام ئەگەر ببی بە هۆکاری ئەوەی کە فیتنێک نەقەومێ لە ناو گەلێکدا تۆ فیتنەکە لابەی لە کۆڵانێکدا لە ناو شوێنێکدا ئەوە گەورەترە کە تۆ لەو عیبادەتەی کە لە زۆر شوێنە هەیە مەسەد بۆ نمونە ئێمە ڕۆژومان هەیە نوێژمان هەیە پێغەمبەری خوا خۆی صلی الله علیه وسلم و ئەسحاب زۆر جار کە چوون بۆ غەزا ڕەمەزانیش بۆ ڕۆژەکان شکاندووە یخۆ ڕۆژی ڕەمەزانە و فەرزە ڕۆژەکە تایبەتە بە خۆتەوە بەڵام چونکە غەزاکە جیهادەکە نەفعی بۆ موسڵمانان هەیە بێگومان حتا پێغەمبەر خوا فەرمی کاکە ڕۆژ
ئەڵێ سەحابێ نەمانزانی پێم بە ڕۆژوو یانە جامی ئاومان بۆ بن خواردیەوە بەسەر شتەکەەوە بۆی پیشانی خەڵکی وا بە ڕۆژوو نییە. اینجا لەو کاتا کە چوون سولحی حودەیبیان کرد چوونە مەکەوە فەرمی با بە ڕۆژوو نەبن ڕەمەزان بوو بۆی بەهێز بن لێ کە سەفا و مەروە و تەوافەکەن نە لە نەمانە هێزیان زعیفن بەڵێ جوانە بەڵێ لەبەرەوە ئەوە ئاوایە بەڵام عیباتێک تۆ بۆ خۆتێکی سوودی بۆ خۆت هەیە نوێژەکەی شەو نوێژەکەی ڕۆژووی سونەت ئەگری قورئانە خوێنی هەتا بۆ خۆتە لەو بابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دەرچوونم لەگەڵ برایەکەم یان بۆ کاری برایەکەم یان بۆ ڕایکردن و دابینکردنی پێویستی برایەکەم بەڵێ پێم باشتر لەوەی کە بە خۆم مانجێک لە ئەم مزگەوتەی خۆم ئاعتیکاف بکەم کە نوێژێکی بە 1000 نوێژ بەڵێ نوێژێکی خێری 1000 نوێژێ کەواتە ناکرێت مرۆڤ هەموو شتێک تایبەتمەندی لەسەر خۆی قۆڕکە. زۆر باشە مامۆستا بابەتێکی تر بابەتی ئەوەی کە پێشتریش ئاماژەیەکمان پێکرد بابەتی چاکەکردنە هەم لەگەڵ خێزانەکەت لەگەڵ منداڵە کوڕکچەکانت لەگەڵ خزم و خوێشەکانت بەسەرکردنەوەیان جێبەجێکردنی سیلێ ڕەحم سیلێ ڕەحمیەکێکە لەو هۆکارانی کە دەبێتە زیادبوونی ڕسق ئەمانە لە ئیسلامدا چۆن وەسفی کراوە بەوەی کە دەبێتە هۆکارێک لە هۆکارەکانی زیادبوونی ڕسق. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أجله فليصل رحمه. هەر کەسێ پێی خۆشە هەر کەسێ حەز دەکا ڕزقی فراوان بێ عمری درێژ بوو بەبەرەکەت بێ باسی لە ڕەحم بەجێبێنی. ئێتەوە شەرحەکەمان پێشاکرە و فراوان بوونی عمروینە چییە؟ مەبەست پێی بەرەکەتە نەک گۆڕین. ینی جاری وهەیە سێرەکەی نەفەرێک موچەیەکی متەواضعانەی هەیە کەچی ژیانی پێ بەڕێوەڕەوە نەفەرێکی ترە بینی لە موچەیەکی دەقاتی ئەوی هەیە فاخیر زۆر باشی هەیە کەچی ژیانی بەڕێوە ناچی. من کاتی خۆی نەوەدەکان ئەو حەساڕشتەکەی عێراق بوو دووسێ مامۆسایەوە بە تەمەن لە هەڵەبجە لە خزمەتیان نبوون لە خزمەت مامۆسایەکی تری بەڕێزابوون ئەنو مامۆستا وەڵڵای ئێمە مەعاشەکەمان زۆر کەم ئەو کاتە ئار چوو بۆ سەری 1000 دیناری سویسری بێگومان مەعاشەکەمان بەشی فەردەی ئارد ناکە کەچی نازانین چۆن خوا یارمەتیمانەدا ئێمە ئەم مانگە بەڕێەکەین بەم مەعاشەکەمە کە بەشی فەردەی ئارد ناکە هەر خۆشمان نازانین ئەخۆشمان نازانین مەوریدێکی تری ڕاستیشمان نییە ڕسمی غێری ئەم مەعاشە نە دووکانێ نە کەسابەت شتێکی ترمان نیە بڵێ مەسا 500 دینارمەندی دەسەکە بەس خەریکی عیلم و دەرس هەر مامۆسای ئیبتیدایی مەکتەب بوون کەچی وتی بەم مەعاشەکەمە خوا ئەمان ژێنی جوانە بڵێ کەچی سێرەکی واشەیە زۆر زۆر داهاتی هەیە زۆر زۆر کەسابەتی باشە زۆر ئیشێکی باشێ کەچی فریان ناکەوێ بەڵێ ئەوە بەرەکەت و بێبەرەکەتی زۆر باشە مامۆستا بابەتێکی تر بابەتی سوپاسگوزاریە زۆر خەڵکمان هەیە لەسەر ئەو نیعمەتانی کە خوای گەورە پێی بەخشیوە بنمونە لەش ساغی کەم نەخۆش دەبێ یا نەخۆش نابێ یا نەخۆشی بەسیط بەسیط دەگرێت کە کولفە و تێچوون و مەصرفێکی گەورەی ناوێ سوپاسگوزاری لەسەرەوەی خێزانێکی باشی هەیە سوپاسگوزاری لەسەرەوەی کە مەوە و ماڵ و مەسکەنێکی هەیە بەخۆی تێدا حیا و حورمەتی شاراوەتەوە و گەر لە گەرمای زستان و لە گەرمای هاوین و سەرمای زستان دەیپارێزێت دەتوانێت میوانی بێ و خزمەتیان بەڕێیان کە یعنی بابەتی سوپاسگوزاری لەسەر هەموو ئەمانە ئەمە بۆ خۆی لە خۆیدا کە تۆ سوپاسی خوای گەورە بکەی خوای گەورە واناکە کە تۆ بەرەکەت و ینی بەرەکەت لەسەر فراوان بێ ڕزق زیاتر بێ تاکید ئەوتە خوای گەورە لە قورئان ئەفەرمێ وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم خوا ئیعلانی کردووە جاری داوە ئێوە لەسەر ئەو نیعمەتانەی هەتانە شکرانە بژێری بکەن من بۆتان زیاکەم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید لە بەرامبەریشە ئەگەر ئێوە ناسوپاس بن پێنەزان بن ئەوە من سزای خۆم ئامادەی و سزاتانەدا بەڵام بینە سەر و شکر هەر بەوەنێ کابرا تێر بخوا و خۆڕکەنەوە وڵا خوای لێو بەزیاب بێ شکر بۆ خوا قەینا ئەوەش بەشێکە لەش بەڵام شکری ڕاستەقینە ئەوەیە تۆ یەکەم بزانی ئەو نیعمەتانەی خوای دانی پیابنی دوو بە زمان شکری خوا بکەی سێ ئەو نیعمەتانە خوا داوێتی پێت لە چاکە و ڕەزامەندی خوا بەکاری بێنی نەک لە مخالەفەی خوا ئەمە شکری ڕاستەقینەیە یعنی تۆ کاتێ خوای گەورە سەرۆت و سامانی پێداوی حەقە شەرعیەکانی لێ بدەی زەکات و سەدەقات و شتانەیە نەفەقەی ماڵ و مناڵە یارمەتی کەس و کارە دواترش کە زۆرت هەیە ئاگات لە دەوروبەرەکەت بێ
ئەو خوا یەبسوط الرزق لمن یشاء ويقدر ئەو خوای کا هەر ئەوە تا ئیشبینین جاری وایە لە شەو ڕۆژێکا خوای گەورە ملیاردەری ئیفلاس پێیەکە فەقیرێکیش سەرەخە وانە بێگومان دە لەبەرەوە تۆ شکرانە بژێری ئەو خوا بە قارونێکە باسمەکەوە ئەوە ئەفەرمە وئین مەفاتیحه لتەنوء بالعصبة أولي القوة کلیلی خەزنەی ئاڵتون و پارەکانی بە یەک کۆمەڵگەنجی بەهێز هەڵناگیرا کلیلی قاسەکانی ئەبێت سەروەتی بوو بێ لەوە چی ئێمە ئیسەی بینین هیچی نەکاتە قارون ئێ باشە ئەم کاتێ شکرانە بژێری خوا ناکە لە خۆی بای ئەبێ تیاچی هەر لە دنیا یەکسەر خوا یەکسەر نایڵە زۆری بەساویکە لە سوورەتی کەهفدا خوای گەورە باسی دووبراکە دەکا دوو باخەکانیان هەیە ئەمیان چۆن ناو باخەکە شکرانی نیعمەتی خوای گەورەی کرد لەسەرەوەی کە باخ و باخەتێکی جوانی پێداوە پڕ لە میوە و سەوزایی و پڕ لە بەرەکەتی خوایە بەڵام ئەوی تریشیان فەخری کرد کوفرانی نیعمەتی قورئان دوو سێ قیسەمان بۆ گێڕێتەوە لەسەر ناز و نیعمەت مثل باسی ئەصحاب القەریەمان بووەکە ئەوە خەڵکێک بوون خوا شتی پێدان هەندی فەرمون مەبەستی خەڵکی مەکەیە بە هەموو لە هەموو لایەکۆ نیعمەت و ڕزق و ڕۆزی و بە بۆنێن بەیتەوەیان هاو فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف ناسپاس بوو ئەم پێغەمبەرە هاو شوێنی نەکەوتن خوا تووشی ترس و برسێتی کردن طبعا جاء دوشتە گەورەترین شتە لە هەر وڵاتێکا کە پێش باسەکە فەرمێ أطعمهم من جوع وآمنهم من خوف بەڵام فكفرت بأنعم الله ئەو دوو نیعمەتەی لێسەنەوە ئەوە باسی سەبەکە لقد كان لسبع في مسكنهم آية جنتان عن يمين وشمال أيش ناسپاس بوو خوا لێسەنەوە باسی پیاوێکی ترەکە پیاوێک بوو باخێکی هەبوو چاکەی لێکرد مناڵەکانی کە دوای باوکیان مرد یەکەم ساڵ کە باخەکە بەریگر وتیان باش شەو بەیانی زوو پێش مەلابانان بڕۆین بێڕن فەقیرۆژار نێبەشی بین کە ڕۆشتن فلما رأوها قالوا إنا لضالون بل نحن محرومون کە چوون سێرەکەن باخەکە نەماوە هەمووی وەکو بووەتە ئەرزێکین هەمووی سوتاوە وتیان بەخوا ئێمە لەو چ شوێنەکەمان لێ تێکچووێن نحن ضالون يعني بە شێوازێکی وا بوو وتیان قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون کوڕێکی ناوەنجیان بوو کەویان باش بوو ڕایوانە بوو وا بکەن وتی من نەموت وامەکەن دوایە کاڵن خوایە بۆمان بگۆڕێمە هەڵەمان کردووان بەهەرحاڵ یعنی ئەم هەموو بەسەر هاتە پێغەمبەری خوا بەسەر هاتێکی ترمان بۆ ئەگێڕێتەوە فەرمێ ڕۆژێکیان لە ئومەتە پێشۆکانە کابرایەک بە ڕێگایەکە ئەڕۆشت هەورێک لە ئاسمان کۆبوویەوە هەورەکە دەنگێکی لێو هاوتی بڕۆ باخی فڵانە کەس ئاو بە ئەلێ منش سێرم کرد هەورەکە چڕ بوو ڕەش بوو تا باران باری بارانەکەمی لە دووسێ جۆگە کۆبوو هەموو ڕۆشتە ناو یەک جۆگەی گەورە و بە ڕێگەیەکە ڕۆشت بە ناو جۆگەیەکە منش شوێن ئاوەکە کەوتم زان بۆ کوێ ئەڕوا کابراکاڵێ چووم سێرەکەم ئاوە لە کوونێک و لە شوێنێک چوە ناو باخێک و لێ پیاوێکی لێ بێڵ و خاکەنازێکی پێی ئاوە دێری وتم فڵان کەزەوە تۆ ناو چییە تی بۆ تۆڵی تۆ من ئیشم پێدی ئەڵێ سێرەکەم وتی ناوم فڵانی کوڕی فڵان ئەو ناوەی کە من لە هەورەکە گوێم لێ بوو تی بڕۆم وتم باشە تۆ ناو ئەوەیە وەڵڵای کارێک دەکەی یانی ئێستا ئەم ئاوەی تۆ ئاوی پێدرێ من گوێم لە هەورەکە بوو ناوی تۆی برد تۆ چیەکەی ئاوا لەو هەورە و ئەم بارانە بۆ تۆ باری و بە تایبەتی و خصوصیات ئەم باخ وتی وەڵام من سێرە چاوەڕوانەکەم تا باخەکەم یەتە بەر کە هاتە بەر ڕنیم ئەیکەم بە سێ بەشۆ پارەکەی بەشێکی مەسرەفەکەم لە باخەکە خۆیان بۆ ساڵی داهاتوو بەشێکی خۆم و ماڵ و مناڵ مەیخۆین بەشێکی ئەکەینە سەدەقە یەک بەشی یەک لە سەرسەی کردووەتە سەدەقە ئەمە یەکێکە لەو مشکلانە کە ڕزق زیاوەکە کە بەداخەوە لای زۆر کەس وجودی نییە جوانە بڵێ یعنی وجودی نییە یعنی من خوێنمەوە لە شوێنێکە فەرمێ پیاوێکە بوو مۆزەفێک لە یەکێ لە وڵاتی ئیسلامیانە ئەڵێ هەرچی مەکرد معاشەکەم تا سەری مانگ بەشی ناکردم چون بۆ لای مامۆستایەک زۆر سێقم بە دین و ئیمان و عیلمی بوو مامۆستا وەڵڵی من معاشەکەشم خراپیش نییە بەڵام هەرچیەکەم ناگەمە سەری مانگ لە 20 مانگ و لە 15 مانگ و 25 مانگ پارەم پێ نامێنێت پاک مەکەوێ قەرزارە بم ئاوە قەرزەکەش هەر زیاد دەکا ئەوشتی کوڕم ئەگەر شتێکی کەمیش بێ پارەکە شتێکی لێ بکە بەخێر وتی هاتمەوە بە خێزام خێزم خەری گوشێت بێ کوڕوتی ئێمە بەشمان ناگەت خێری چی تی بەخوا سیقم بە مامۆساییکەم شتێکی کەم لە ساڵ 5 مەسا برای دابیکا بەخێرەوە ئەڵێ سێرەکەم باشتر بووین ئەم مانگە یعنی لی کەم بووە کەچی سێرەکەی وەزعەکە باشتری زۆرتری بەش کرد وەڵام مانگێکی تر زیاترم کرد کردم مەسابە لە ساعتدا سێرەکەم تەواو زەمان باشترە والحاصل وای لێ دی ئەم زیاد دەکا ئەڵێت پارم پاشە کەوتە کردوایی دایچوون بۆ لای مامۆستاوتی ئاخر وایە براکەم ئەو ئینسان خێر بکە خۆ
خوا شوێنەکەی بۆ پڕکات مامۆستا هەر بەخێرکردن دڵ و دەروونیشت خۆش دەبێ هەمیشە هەست دەکەی ئەوە ڕۆیشی ئیجابیت هەیە گوناه نەکردن حرام نەخواردن پیاوێک دێتە خزمەتی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ ئەڵێ مامۆستا نازانم مانگانە ئەڵێ هەفتانە من بە 5 درهم ئیشەکەم بەس بەشم ناکە هەرچیەکەم بەشم ناکە ئەوش لە کاکە بڕۆ بە خاوەن ئیشەکە بڵێ بۆ بکا بە 4 درهم مانگانەکە بکە وەڵامێکی زۆر سەیرە وەڵای ئەمش تۆزە لای سێ بەس کە زۆر سیقی بە ئیمام شافعی فەرمێ دەی باشە چی بەلای کابرا زۆر پێخۆشە صاحب ئیشەکە ئەڵێ بۆم کە بە 4 درهم ئەوش ئەڵێ باش وەڵای ئەمش تۆزێ وەزعەکەی باشە بەس نەک تەواو ئەرە ڕۆتە وەلای ئیمام شافعی وەڵای هەر باش نەبوو وەڵێ دەبڕۆ بڵێ بیکا بە 3 درهم وەڵام ئەم جارە چێرە بیکە بە 3 درهم بە کابرای صاحب ئیش ئەوش بۆ یەکا بە 3 درهم سێرەکە وەزعی چاکە بێ و پاشە کەوتیشەکە بە 3 درهمەکە دوای بۆ جاری سێم ئەچێتەوە بۆ خزمەتی ئیمام شافعی فەرمێ مامۆستا سڕی ئەمەم پێ ناڵێ چییە؟ ئەڵێ کوڕم تۆ کاتێ ئیش دەکرد و 5 درهەمت وەرە کرد ئیشەکەی تۆ بای 3 درهم بوو تۆ بای 3 درهم ئیش دەکرد 2 درهەمی حرام بوو کە 2 درهەمی حرام بوو تێکەڵی حەڵاڵەکە بوو بەرەکەتی لە حەڵاڵەکەشی لە بینە بر بەس ئیسە کە تۆ هاتە سەر 3 درهەمە حەڵاڵەکەی خۆت ئەوەتە خوای گەورە بۆتە یەڵێت و حرام نییە و حەڵاڵی خۆتە و ئاوا بەش دەکە بەڵێ هەڵبەتە یەکێک لەو شتانەی کە زۆر لە ئیسلامدا گرنگی پێدراوە بابەتی ئیستیغفارکردنە تۆبەکردن سەید الاستیغفار ئەستەغفر الله وأتوب إليه بۆکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی کردووە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا يعني أجر استغفار كان خواهي جورا همو أمارتان في ذا پیاوێکە فەرمێ لە خزمەتی حەسەنی بەسری عەبوو ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک هاوتی وەڵای تووشی گرانی و قات و قڕی بووی فەرمی ئیستیغفار بکە یەکێکی تراوتی بارانمان بۆ نابێتی ئیستیغفاری وتی مناڵمان نابێتی تی باخەکانمان وشک بۆتی ئەم شتانەی کە لە ئاەتەکە هات هەرێکی هاوێکی لەوانەی وت ئەلە دوای کابراکان ڕۆشتن ئێمەش عەزمان کرد مامۆستا هەرێکە مەطلبێکی هەبوو کەچی تۆ بە هەمویان وت ئیستیغفار بکە وتی ئێوە قورئانتان نەخوێندوتەوە وەتە خوای گەورە لە سورەتی نوحا ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا وباران ويمددكم بأموال وبنين أو منال ويجعل لكم جنات ويجعل لكم باخاتو سرچاوي أو كان يشتان بو خلقين معناه أو قرآن وتيجشنيك جوان للقرآن بلى لبرو استغفار يعني داواي اللي خوشبون واتە ئینسان تاوانێکی کردووە نوقسانی و هەڵەیەکی هەیە لە قاپی خوا داوای لێخۆشبوونەکە لە حزوری خوا داوای لێخۆشبوونەکە دەی ئەم گەڕانەوە و ئەم تەواضع و ئەم سەرنەویکردنە بۆ خوای گەورە جۆرێکە لە جۆرە ڕاستەقینەکانی عوبودیەت بێگومان مامۆستا لەبەرەوە کە ئەو کەسە ئیستیغفارەکە تەوبەکە پەشیمانە بێتەوە معناوە زانێ خوایەکی هەیە ئەم عەبدێکی زەعیفی بێدەسەڵاتە هەندێک خەڵە و پەڵەی لێ ڕووداوە ئەوێ ئەو خوای گەورە لێ خۆش بێ ئەم خۆپاکردنەوە ئەم چوونە بەردەمی خوا ئەم دانان بە هەڵا بەڕاستی خوای گەورە وعدی داوە هەموو چاکێک لە بەرامبەرا بۆ خاوەنەکەی بکات بەڵێ مامۆستا ماڵێک نوێژەکانی تێدا بکرێ کارگەیەک شوێنی ئیتر هەر پیشەیشتیا شوێنی ئیشکردن بێ ینی خی پەروردگار ئەنی ئەمەش ڕزقێکی تایبەتی هەیە بەو بەڵگەی کە وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى علماء فەرمون لەوێ کە ئەوە یەکێک لە پێغەمبەرانە بە خێزانەکە فەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها ئێمە داوای ڕزق لە تۆ ناکەین نحن نرزقك والعاقبة للتقوى يعني ئەڵێن زۆر پەیوەندی لە بینی نوێژ و ڕزقا هەیە بەڵێ يعني ئەو ئاەتەی سەلمێنێ کە عەبدایەتی کە نوێژ یەکێکە لە عەبدایەتی زۆر گرنگ و گەورەکان کە ئەوتە لە زۆر پێغەمبەر لە شریعەتەکە باسی کراوە کە ئەنجامیان داوە بەڵێ لەگەڵ ڕزقا زۆر پەیوەستە يعني بۆی وا نەزانێ کەسێ ئەگەر خەریکی عیبادەت و نوێژ و تاعەت وانە بوو ڕزقەکەی دوا بڕاو دەبێ دەبینە چیە یا ڕزقەکەی کەمە بێ بەڵکە چکە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە سەڵسەمە فەرمێ
من أصبح وهم الآخرة هر كسي بياني روجبته خفت مراقي قوري قيامت به يو طبعا عبادتك جمع الله شمله وكارو بالكاني كوكاته وجعل غناه في قلبي ضلي دولة منك أقر بارشي في نبي وأتته الدنيا وهي راغمة أو بش قسمتي الدنيا كي أما بزليلية بردسي لبرامج شافا من أصبح وهمه الدنيا فرق الله شمله وجعل فقره بين عينيه ولم يأتي من الدنيا إلا ما قدر له خوا کاروبارەکانی لێ پژ بڵاوەکەی هەل خۆ دەست سیارەکەی سوچی نەکە ئیش ناکە ئەوی توالێکە ئیشەکە نایە بەدەستەوە فەقیری لە نێو چاوانی نووس ینی ئەگەر هەموو دنیا هەیە بێ دایمە مامۆستا دڵی ینی دایمە نێ فەقیرە دڵێکی فەقیر و چروشی وا دەزانێ هەمیشە فەقیری وا لە دەرگای دەدا ئەو بێدینی کرد نوێژی فەوتان سوێنی خوارد تەلاقی خوارد سووی خوارد بۆی پارەی زۆر بێ وەلەم یەتیه ئیلا ما قودیرە لە ئەوە نەبێ خوا لە لەوح المەحفوظ و لای خۆی بڕیاردا بوو لە حەدیسەکەی پێغەمبەرە لەوە زیاتری بۆ نهات خۆ ئەگەر بەوە بێ ئەبێ هەرچی کافر و بێدینە هەرچی دنیای ئەو بێ وان نییە کافر هەیە نانیە بیخوا مسلمانی وایە شتێ دائیمە لە عیبات و خواپەرسی ئەوەی پارەی نازان چی جوانە سپاس مامۆستا گیان کاتەکەمان دیارە ئەوەندەی خواست بابەتی تر و شتی تر مابوو کە باسی بکەین بەڵام هەرەوەندا دەرفەتە بوو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد بامۆشی زانای ئاینیکە ئەمڕۆ لە بەرنامەی باسخواز میوانەوە بوو سپاس دەکەیت سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم کاتە سەرنجی ئەمەتاندا و بینەر و بیسەرمان بوون بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ